بەڵێ کاک محەممەد ئەمە ئەو ژوورەیە کە ئەو ڕووداوی تێڕا ڕوودا بوو تۆپەکە بەر ئێرە کەوت ئێرە ئەو داری تێدا نەبوو ئاوا ئاسنێکی تێدا بۆ ئێمە بوو خۆمان لێرە خەوت بووین لەسەر دەستی جەبمان لێرەکانە کوڕەکەم خەوتە بوو لەسەر دەستی خۆمە پرنسکێک کەوتۆ خۆمان ماڵە کەوت پرنسکێکی بەرسەری کەوت ئەمە شوێن و جێگاکەی ئەو ڕووداوەیە کە ئالێرەکانە تێدا ڕووداوە ئەم شوێنە بووە کە ئاوەتیدا ڕووداوە ئەمەش ڕسمکێتی کە باڵمبوان گەورە کردووی من ناوم خۆشە بایز باوەمەرە دانیشتووی گوندی ڕەزگەم یەکێکم لەو زیان لێکەوتوانەی کە لە بناری قەندەر بۆ هۆی بۆ ئۆردومانەکانی ئێران تورکیاوە زیانم لێکەوتەوە کوڕێکشم شەید بۆ بە ناوی محەممەدەوە شەوی 10/3/2009 کاتژمێر 9 شەو تۆپی ئێرانێ هات لە ماڵەکەمانیدا و کوڕەکەم بە ناوی محەممەد عەلی حەمەدەوە شەید بۆ خۆم و بە هاوسەرەکەشم بریندار بووین هیچ لایەنێکی پەیوەندیدار و هیچ ڕێکخراوێک ئاوڕی لە ئێمە نەداوەتەوە و هیچ کەسێکیش نەهاتوە هاوکاریمان بکات و تا ئێستا لە کەناڵەکەی ئێوە نەبێ یەک کەس نهاتوە لە ئێمە بپرسێ داخوا ئایا ناگوزەرانیمان چێ و چ زیانێکمان لێکەوتووە زیانی زۆرمان لێکەوتووە نەکەم بەعام خەڵکی گوند بە زیاتر ئێمە شەیدمان لێکەوتووە بریندارمان هەبووە کەس نەهاتوە لێمانی بپرسێ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و داوا لە ڕێکخراوان دەکەین ئەگەر هاوکارێکمان بکە زۆریان نێ مەمنون دەبین زیندەواری خەڵکی حیوانی خەڵکی بریندار بوو مندار بوونەتەوە و خەڵک بخۆی لێرەکانە زیاتر وڵا 5-6 برینداری هەیە لێرەکانە بەس بە سووکی تا ئێستا هیچ خزمەتێکی بۆ نەکراوە هیچ خزمەتێکی بۆ نەکراوە هیچ شتێک تایبەت بۆ بناری بۆ ئەو بۆ ڕزگەی بە تایبەتی بۆ ڕزگە هەر هیچ شتێکی بۆ نەکراوە کارەبای بۆ هاتووە کارەباکەش هەروانیات جا خەڵک زۆر ئاوڕیان لێداینەوە بەلانی ئیشکردنی ماڵەوە زۆر یارمەتیان داین بەڵام بۆلانی مادی مەحنەوی نەبۆ شتیوە بەڵام هەستێکی زۆر ناخۆشە تۆ لەوەی ناخۆشتر نییە کە ڕۆڵەی خۆت لە دەست دەی بە دەستی ناحەزانی گەلی کورد و کوردستانەوە لەوەی ناخۆشتر نییە تۆ گەڕۆڵێکی خۆت لە دەست دەی و بە دەستی کەس نازانی دەخواست چێیە دەوامی خزمەتی پێشمەرگە و شۆڕشەکانمان کردووە لێرەکانە لانکەی شۆڕش بووە لێرە هەمووی حیزبێکی تێدا بووە خزمەت کراوە نەکار ئەمن بۆ خۆم لەوانە ئێستا بۆ خۆم گەنجێک بم ئەو کاتەگە من لێرەکانە نەبوو بمویانە ئەمن هیچم نەزانی بێ ئەوە تاپورم لێرەیە ئەو دەڵێ ئەمن بۆ خۆم شەوانە کە بۆ خۆشم نەخەوت هەر بۆ خۆم هیچشم پێدا نەبووە شەوانە لەبەر پێشمەرگەی خەوم لەسەرمان خەوم لێ نەکەوتۆشتم پێ بۆ داومە بە ئەو وەڵا لەخوای بە زیاد بێ کاک هادیمان هەیە و کاک محەممەدە و کاک ماهیرە و هەدیە خانە داواکارم ئینشاءڵڵا کە هیچی دیکە شەڕ و ئاژاوە و چیتر خەڵکانی وەکو ئێمە و کەس ئاوا ڕۆڵەی خۆی لەدەست نەدا ئینشاءڵڵا ئەو شەڕ و ئاژاوەش لە وڵاتی نامێنیت و خۆشی و بەرپایی بۆ کورد و کوردستان دەگەڕێتەوە ئینشاءڵڵا